سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. تێپەڕاندنی یاسای قەرز و پڕکردنەوەی کورتێنانی دارایی لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە گرنگترین ئەو بابەتانە بوون کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن تۆڕە کۆمەڵایەتەکان و تەواوی لایەنە سیاسەکانی هەرێم گفتوگۆ و مشتومڕی زیاتی لێکەوتەوە. بەشێک لە لایەنە شیعەکانی عێراق وەکاری تێپەڕاندنی یاساکە بۆ ئەوە دەگەڕێنەوە کە حکوومەتی هەرێم پابەد نەبووە بە دابینکردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە بەرامبەر نادنی ئەم شایستە دارایانە بۆ هەرێم. ئەمە لە کاتێکدا بووە گوتەبێژی فەرمی حکوومەتی عێراق ئاماژەی بۆ کردووە کە نردنی ئەو بڕاپارەی لە مانگەکانی پێشووتر بە هۆکاری ئەوە بووە کە حکوومەتی هەرێم پابند بووە بە بەشێک لە نردنی شایستە داراییەکان بە تایبەتی وەک ئەو خۆی باسی کردووە مەسەلەی بڕینی کورتێنانی دارایی بووە لە دوایەوە ئەم ڕاپارەیە بۆ هەرێم ڕەوانە کراوە. لە ئێستادا بەدەر لەمە هەوڵێکی دیکە هەیە بۆ گواستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن بەشێک لە پەرلەمانتارانەوە کە ئەمە وەک بەشێک لە چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن کە ئەمە هەوڵێکی نێزەکە و بە هیچ شێوەیەک کارێکی لەم شێوەیە سەر ناگرێت، چونکە هەر بابەتێکی لەم شێوەیە کە وەک یاساناسان ئاماژەی بۆ دەکەن دەبێت لایانی کەم لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران دامەزراوە فەرمیەکانی هەرێمەوە کارێکی لەم شێوەیە بکرێت. من لەگەڵ هەموو ئەم بابەتانە دەمەی لەسەر کۆمەڵێک وردەکاری دیکە لەگەڵ میوانەکەم بەڕێز زیاد کاکە ڕەزا سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی گفتوگۆ بکەم. کاک زیاد سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوە مەمنون. کاک زیاد مەسەلەی تێپەڕاندنی یاسای قەرز و پڕکردنەوەی کورتێنانی دارایی کێک بلۆ بابەتانی کە تا ئەم دەقەی من توش گفتوگۆ دەکەین بابەتی مناقەشی نێوان حکوومەت و پەرلەمان و تەواوی هاوڵاتیان بووە. ئەوەی کە گوزەرا لە چوارچەوەی پەرلەمانی عێراقدا تا چەند بابەتێکی یاسایی و دەستوری بوو، ئایا خۆ ئەمە هەر بۆ خۆی جارێکی دیکە لێدان بۆ لە بەژەوەدەکانی کورد و لەسەر و هەمیشیانەوە بابەتی بچووکردنەوەی قەواری هەرێم؟ بڵێ پێشەکی زۆر سپاس. ئێمە هەمومانەزانین عێراق وەک وڵاتێکی دروست کراوە، وڵاتێکی فرەتەوە و تایفە و فرادیان و ئەوانەیە. بۆیە دایمەن لە عێراق پێویستە تەوافق و لێک تێگەیشتن هەبێت بۆی کە یاسایەک لە پەرلەمانی عێراق دەرچێت. ئێمە ئەوە 100 ساڵە لە هەلکاندنی باشووری کوردستان بە عێراقەوە هەمیشە ئەو فەرەنگ و کەلتورە کە کەسی تری قوبوڵ نییە و تا ڕادەیەکەندێک جار وازان ئێمە بەشێک لە وڵاتیەوانمان داگیر کردووە کە ڕاستێکەوێ ئەوان ئێمەیان داگیر کردو و ئیمپریالیزمی عالەمی بەبێ پرسی کورد و بەبێ دواخوازی کورد باشووری کوردستانی بە عێراق هەڵکاندووە. هەمیشە نەتەوەی سەردەست کە نەتەوەی عەرەبە شتەکانی ئێمە قوبوڵ نەبووە و هەمیشە ئێمەی ڕەفز کردووە و هەڵسوکەوتی باگر و ئاسن لەگەڵ ئێمە کردووە. ئەم جارەی پەرلەمان ئەم یاسایی کۆتایی کە دەرچوو دەرکەوت هەمان فەرەنگ و کەلتور و عەقڵێت حکوومەکەویش نەگۆڕاوە. لە کاتێکە کە ئێمە لە دوای 2003 باز گۆڕ بە گۆڕ بوو و عێراقی تازە دروست بوو، کورد بەشداری بوو، بەشداری سەرەکی بوو لە عملەی جاریشتە دروستکردنەوەی عێراق، قەرار بوو کە تەوافق و هاوبەشی و لێک تێگەیشتن مەبدەی پرەنسیپێک بێ کەس لەیلانێت. بەڵام بەداخەوم جارە لە پەرلەمان بەبێ ئەوەی یاسایە پێویست کات ئەو بڕگەی تیا بێت کە باسی هەرێمی کوردستان بێ تێی کرات بە زۆر وەکو بڵین ڕێکەوتنێکی پێشینەی کۆمەڵێک لایەنی شۆڤینی لە ناو پەرلەمانە هاتن ئەو خاڵیان بۆ یاساکە زیاد کرد بۆی کە کوردستان لەو بڕەپارەی کە قەرار بوو بۆی بنێرێ بێبەش کرێ. بمبورە هەمومان نەزانین 1400 ساڵە شیعە و سوننە چی بەیەکەکەن، هیچ شتێکیان قوبوڵ نییە. بەڵام شۆڤێنێتی زاڵبووی بیرکردنەوەی عەرەب وای کرد کە لە پەرلەمان یەک بگرن و دەنگ بن لە دژی ئەو بڕەپارەی کە دانراوە بۆ هەرێمی کوردستان بێت و بۆ دژایەتی کوردستان و تێکدانی تەوافق و هاوسەنگی و شەراکەتی کە داواکرد. باشە کاک زیاد، خۆ بابەتی ئەو 320 میلیارد دینارە کە یعنی بەپێی یاسا ڕاگیرا خۆ پێشتر ڕێکەوتنی لەسەرکرا بوو بۆ نمونە بە ڕێکەوتنی سیاسی لە نێوان شاندی حکوومەتی عێراق و هەرێمدا و تەنانەت گوتەبێژی حکوومەتی عێراق بۆ خۆی دەڵێت ئەلە نردنی ئەم بڕەپارەیە لە بەرامبەر پابەندبوونی هەرێم بووە بە
بە پابندبوونی هەرێم بە شایستەداراییەکان بۆ لە ناردنی ئەو ڕەپارەیە کە حکوومەتی عێراق لە حکوومەتی هەرێمی بڕیوە. ئیتر بۆ ئەم بابەت یعنی دەخرێتە ناو چوارچێوێکی یاسایی و بە زۆری نەو کەمینەتێ دەپەڕێنرێت. بەڵێ وەکو عەرزم کردی جاخۆ وتەکانی وتەبێژی حکوومەتی عێراقی زۆر وازا بوو. شایستەی دارایە حکوومەتی هەرێمی کوردستانیان هەرێمی کوردستان و خەڵکەکەی ملیارێک دۆلارە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوتون لەسەر ئەو بڕەنەوتەی کانێرێت و داهاتی ناوخۆش دانیشتوون ڕێکەوتون لەسەرەوەی ئەوانە بە پارە لە حکوومەتی هەرێمی کوردستان ببڕێت. باقیەکەی 320 میلیارد دینارە مێنێتەوە کە ئەمە لەسەر حکوومەتی عێراقیە بە پێی ڕێکەوتن و تەفاوم هەتاکو کۆتایی ساڵی 2020 بنێرێ و بۆ ساڵی 2021 دانیشتەکانی هەردوولا بگەن بە نەتیجە لەسەر زیاد خۆ بەم تێگەشتنە علی بەم تێگەشتنەی بەڕێزت بێکەوەکو خۆشمە ئاماژم پێکرد کەواتە حکوومەتی عێراق مافی ئەوەی نییە کە ئەم 320 میلیارد دینارە نەنێرێ بۆ هەرێم کەواتە حکوومەتی هەرێم هیچ حجەیەکی یاسایی و دەستوری بەدەستەوەیە کە حکوومەتی عێراقی ناچار بکات دەبێ بۆ ئەم سێ مانگەی کە ڕێکەوتن لەسەر ئەم ڕەپارەیە کراوە بەبێ دواکەوتن بینێرێت. بەڕێی من لە ڕووی یاساییەوە ڕەنگە زۆر زەحمەت بێ هیچمان پێ نەکرێ خۆ حکوومەتی عێراقی تا ئێستا 50 مادەی دەستوری عێراقی پێشێل کردووە و یاساش نەیتوانێت شتێکی بەرامبەر بکات. برینی ئەم جارەی پارە جگە لە شۆڤێنێتی ئەو ئەندام پەرلەمانانەی عێراق لە ناو پەرلەمانی بەغا ڕەنگە ڕەهەندی دەرەوەی عێراقیشیە بێت کە بیانەوێ حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی هەرێمی کوردستان بە ناناردنی پارە و برینی قوت و ژیانی خەڵک هەرێمی کوردستان لاواز بکەن کە ئەمە ناشارێتە وازەحە زۆر لایەنی ترەیە هاوکارەوە ئێوە دەمە. من بابەتی دەستێوەردانی ئیقلیمیەکان وەک بەشێک لە چاودێرانی ئاماژەی بۆ دەکەن کە ئەمە ڕوو دەدات تەنها ئەوە نییە کە پەرلەمانی عێراق لە چوارچێوەی کەمینە و زۆرینەیەکی شیعەدا بابەتێکی لەم شێوەیە تێپەڕێن بەڵکو و دیوێکی دیکەشی هەیە کە مەسەلەی بچووکردنەوەی قەواری دەسەڵاتەکانی هەرێمە. من ئەم گفتوگوی مابەتە دەکەم دواتر بەڵام پێشەوە دەمێ پێم بڵێیت کەواتە ئەو ڕێگایانە کامانەیە چ لەسەر ئاستی سیاسی حکوومەت و هەم پەرلەمانی حکوومەتی هەرێم لایەنە سیاسەکان دەبێت بینێت بۆ چاکردنەوەی ئەم هەڵەیە کە کراوە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێم. یعنی ئێستا بۆ نمونە موچەخۆرێک تەنها چاوی لەوەیە کە موچەکەی لە مانگی خۆیدا وەربگرێت کە ئەمە ڕەنگە حەقێکی شەرعی خۆشێتی حتمما بێگومان دەبێت چی بکە حکوومەتی هەرێم؟ یەکەم حکوومەتی عێراقی لەسەر زاری و تەبێژەکەی خۆیەوە هەتا ئێستا سوورن لەسەرەوەی کە ئەو بڕەپارەی کە بەشی هەرێمی کوردستانە ئەبێ بینێرن ئەم ماهانەی تا کۆتایی ساڵی 2020. ئەمە یەک دوام ئێمە لە هەموو کاتێک لەم سەردەمەیە لەم ڕۆژە پێویستمان بە تەبایی و یەکێتی و یەکگرتووی حیزبەکانی هەرێمی کوردستانە بەڵام کە بەداخەوە لە پەرلەمانی بەغاوە نابینی کۆمەڵێک پەرلەمانتار کە بەدەنگی هەرێمی کوردستان و خەڵکەکەی چوونەتە پەرلەمانی بەغا بەڵام ئێستا ڕەنگە وەکو شۆڤینیەکان دژایەتی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن ئەوەشی کە لە چوارچێوەی هەوڵەکانی حکوومەت و پەرلەمانەکەی دەربارەی هەرێمی کوردستان دەگوزارێ بەشێکی پەیوەندی بە ئەو بۆشایەوە هەیە کە یەک ڕیز نەبوونی کورد و فراکسیۆنە کوردەکان لە بەغدا ئەمە وای کردووە کە ئەوان زیاتر باڵا دەست من و ئەوەی بیانەوەی بیکەن بەرامبەر بە کورد. خۆ ڕاستە ئەو ڕۆژەی کە ئەو یاسایە دەرچوو هەموو ئەندام پەرلەمانەکانی کورد کەمای دڵخۆشیە یەکدەنگ هاوڕابوون و چوونە دەرەوە دانیشتەکان بەجێشت. بەڵام پێشەوە بەڕاستی ئەمە تەبانە بووین یەکگرتوو نەبین و کۆمەڵێک ئەندامی پەرلەمانی کە کوردن و لە هەرێمی کوردستانەوە چوون زۆر زیاتر لە عەرەبێکی شۆڤینی دژایەتی ئەم دەسەڵات و قەوارە و حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە کە بە جێگای داخە بەڕاستی. باشە کەواتە ئەو مبەڕێرانەی کە بەشێک لەلایەنە شیعەکان و پەرلەمانتارانی عێراق دەیهێننەوە بۆی کە حکوومەتی هەرێم پابند نەبووە بە ڕادەستکردنی 250,000 بە میلەوتی ڕۆژانە بە حکوومەتی عێراق هەموو ئەمانەی عنی دەکاتە مبەڕێکی شەرعی بیاسایی بۆ ئەوەی کە ئەم بڕەپارەی لە کاتی خۆیدا ڕەوانە نەکرێت ینی ئەوانەی کە ئەوان دێڵن تا چەند حەق بە ئەوانە ئەگەر ئەوانەیە و یاسایان دەرکردووە بەڕێی من ئەگەر دڵسۆز بن بۆ عێراق و بۆ یەکپارچەیی عێراق و بۆ هەموو گەلی عێراق نابوا بڕگام خستاتە ناو یاسایەوە چکە یاسایە زیاتر هەرێمی کوردستان و بەغا لە یەک دوورە خاتەوە
و کارێکی خراپیان کرد برسیکردنی گەلی کوردستان هیچ شەرایەتێکی نییە ئێمە گەلێکی وەکو عەرزم کردی بە خۆشی خۆمان نەبووین بە پارچەیەک لە عێراق و نەبووین بە عێراقی بۆیە من نازانانی ئەم عەقڵێتە بۆ بێ پاش 100 ساڵ لە کوشتن لە بڕین لە ئەنفال لە کیمیاباران لە شەهیدکردن لە یادام هێشتام دەنگانە زاڵ بن لەو بەغایی من هەر بەڕووی دەمەی ئەوم پێ بڵێ بۆ نمونە ئەوەی کە ڕووی دەدات لە پەرلەمانی عێراق ئەمە خواستی کازمیشی لەگەڵدایە چونکە یعنی بۆچوونەکان جیاوازن بەشێکیان پیان وایە کە ئەمەی ڕووی دەدات ئەسڵەن ئەمە بۆچوونی کازمی وەکو پیاوی دەوڵەت کە دەرکەوتووە بەڵکو ئەو لە هەموو کەسێکی دیکە زیاتر دەوێت پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمدا بتەوتر کات و بۆ ئەمەش مەسەلەی موچەی فرامبەران لە چوارچێوەیەکی دەستوری مامەڵەی لەگەڵدا بکات کازمی بە باش بە خراپ پەیوەندی بەم بابەتەوە هەیە بە تەسەوەری من و زۆربەی لێکدانەوەکانی ژواڵێن ڕاستە بۆ یاسایە دژایەتی هەرێمی کوردستان و گەلەکەی کراوە لە لایەکی ترەوەمە دژایەتیشە بۆ کازمی و کازمی خۆی لەوتەکانی خۆیان ئەڵێت نەیشاردوێتەوە کە ئەو یاسایە نابا بۆ شێوێ دەرچێت قەرزکردن یان ڕێگەدان بەوەی حکوومەتی عێراقی قەرز بکات چ پەیوەندێکی بە بەشەبوجێ هەرێمی کوردستانەوەیە خۆ قەرزە کاکرێت لە دینارێکەوە تا چەند ملیاریش بێت لە هەرێمی کوردستان ئەبێ بیداتەوە لەگەڵیان هاوبەش بێ لەگەڵیان ینی پێویستی ناکرد بەڕێی من نابووە لە پەرلەمانی عێراق ئەو یاسایە دەربچێت چکە هەمومان ئەمانزانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی چەندین کۆبوونەوە دانیشتیان کردبوو وردە وردە هەنگاوەنرا بۆ بنبڕکردنی کێشەکان و یەکلاییکردنەوەی کێشەکان بەڵام بەداخەوە بەم قەرارەی پەرلەمان کێشەکانی ئەوەی تر قورس و گران و زەحمەت ئەمە دەکاتەوەی کە گرفت بربەست لە بەردەم ڕێککەوتنی داهاتووی نێوان حکوومەتی ئێرەم و حکوومەتی عێراقیدا دروست بکات و ئەوەی کە ئێستا دەگوزارێت بۆ نمونە ئەم خواستی دژاتیکردنەی کیانی هەرێمی کوردستان ئەوەندە بەهێزەکە زاڵبێ بەسەر بۆچوونەکانی مستەفا کازمیدا یعنی نەچێت ناڕێککەوتنێکی لەم شێوەیە لەگەڵ حکوومەتی هەرێمدا هەمومان ئەزانی مستەفا کازمی خاوەنی کوتلە و حیزب نییە باشە ڕاستە سەرۆک وەزیرانی عێراقە ئەوەی کە دەورە بینێ زیاتر پەرلەمان و کوتلەکانی ناو پەرلەمانە و ئەوەش کە بازەکرێ لە جەنابی کازمی پیاوێکی دەوڵەتمەدارە و ئەوێت حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان لەو کێشانە ڕزگارکە وانگایی بۆناوە بە نمونە ڕێکەوتن لەسەر ئاساییکردنەوەی دۆخی شنگال کاوە ڕێکەوتنێکی گەورەیە بەڕاستی و زۆر لایەن و ڕەنگە لایەن ئیقلیمیشی ناڕەحەت کرد مستەفا کازمی بە تەنها دەتوانێت بچێتە چوارچێوەی ڕێککەوتنێکی سیاسی لەگەڵ هەرێمدا ئەمە قورس ناخشکێتەوە بە دەسەڵاتەکانی ئەو بەڕێی من ئەو عەقڵێتەی کە تا ئێستا دەنگی بەرزەوە دەستی ڕوا لە بەغا هەتا عەقڵێتە مابێت نا حکوومەتی هەرێمی کوردستان و نا عێراق ناتوانن بگەن بە نەتیجەیەکی تەواو و هەموو کێشەکان یەکلاییکەنەوە وەستاوەت سەر عەقڵێتەکە ئەم عەقڵێتە شۆڤینەی کە زەربێک بە کوردایەنێت عەقڵێتێکی خراپە ئەم عەقڵێتە بە تەنها عەقڵێتێکی ناوخۆیی خۆماڵی نێوان لایەنە شیعەکانیان بۆ ئەمەش بۆ خۆی دووبارە لایانی دەرەکی و چۆنەڵی ئیتیجاهی دەرەکی و ئیجتیهادی دەرەکی لەم بابەتەدا زاڵە نەخێر بە دڵنیایی ئەوە ڕەهەندێکی اقلیمی هەیە و دەستێوانی تایە و مولایەکشمان نەزانین عێراق ئێستا بۆ خۆی حکمی خۆی ناکاوەکو عێراقی لە دەرەوە عێراق حکمی عێراق کرد ئەمە خواستی وڵاتانی عێراق یان خواستی بەشێک لەوانەیە کە دەیانەوێت عێراق بە ئاراستەیەکی تایفەگەری و دوور لە پێودام لە دیموکراسیەکان دابەرن یعنی بۆ نمونە هاوڵاتی عێراقی ئەمەی دەوێت خۆی کارسەلان ینی ئەوانەی کە لە پەرلەمانە نەما وڵاتی عێراقین لەلایەکی تری شوانی دیراسەیەک ڕاپرسێکی وا نەکراوە جگە لەو دەنگانە نەبێت کە لەسەر ئەوەی دەستوری عێراقی لە دوایەوە ڕاپرسێک لە عێراق نەکراوە ئایا خەڵکی عێراق ئەوەیە وێت کە کوردستان زەعیف و دەستە پاچە بێ یا هەرێمێکی بەهێز و خۆشگوزار جا من پرسیارەکەم لەو ڕوانگە و پێودانگەوە هات کە بۆ نمونە بەشێک لەلایەنە شیعەکان زۆر جار کە دەوتێت ئەڵێ ئەم ڕەپارەی کاتێک کە ڕەوانەی هەرێم دەکرێت ئەوان لەژێر فشاری شەقامدا ناچارن کە یاسایەکی لەم شێوەیە تێپەڕێنن
يعني مەبەستم ئەمە بوو یعنی شەقامی عێراقی بەرامبەر بە کورد یعنی چۆنە ڕەئی ئێستا هەمومان نەزانین کێ پێشڕەوی و ڕابەرایەتی شەقامەکەن نەکە لە عێراق و کوردستان لام و دنیا ئەحزابی سیاسی ڕابەرایەتیەکە تقریبا ئەگەر ئەحزابی سیاسی وا لە خەڵک نەکات کە کوردستان وەکو دوژمن و ناحەز سیر کات شەقام چی عیلاقەی بەوە شەقام داوای خزمەتگوزاری و ژیانی شایستە و ڕێک و پێکەکات چی داوە لەوەی کوردستان برسی بێت یا تیا بچێت یان دەوڵەمەند بێت ئەمە مشکلەی تاکی عێراقی نییە تاکی عێراقی هەمومان نەزانین داوای خزمەتگوزاریەکە بە 1000 ملیار دۆلار داهاتی عێراق بووە بەڵام خەڵک بێئاوە خەڵک بێکارەبایە سەرجادەکان پڕە لە خۆڵ و خاشاک خزمەت ناکرێن خەڵک داوای خزمەتگوزاری کەواتە ئەوەی کە دەگوتێ و ئەوەی دەگوزارێت تەنها بۆ شەرعێدانە بۆ هەڵەیە کە کراوە من دڵنیام بڵێ ئەو حەزابانەی کە تا ڕادێکیش ڕەنگە قەرار و بڕیارەکانیان بەدەست خۆیان نەبێت لە دەرەوە قەرار و بڕیاریان بۆ بێت ئەوانە موبەڕیر بە شەقامێنەوە ئەژنا داواکاریەکانی شەقام زۆر وازەح و دیارە خواستە نێودەوڵەتیەکە بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکان نەتەوەی گرتوەکان بۆ ڕێکەوتنیەوەن هەولێر و بەغدا چی دەڵێن ئەوان هەر ئەمڕۆ پێما بێت نێردەی تایبەتی نەتەوەی گرتوەکان لە عێراق جەخت لەوە دەکاتەوە کە دەبێت چۆن موچە هاوڵاتێکی عێراقی لە بەسڕە و لە شارەکانی دیکە دەدێت بە هەمان شێوەیەش لە هەرێمی کوردستان موچەخۆرێکە موچێ لە کاتی خۆیدا وەربگرێت پێت وابێ ئەمە ئەم ڕوویایە خزمەت بە مەسەڵی ڕێکەوتی نێوان عێراق و هەرێم کات بەنسبەتی ئەمریکاوە ئێمە بینیمان هەر لە دوای 16 ئۆکتۆبەر کە ڕۆژێکی ڕەش و زەحمەت بوو بەسەر هەرێمی کوردستانات ئەوان باشکرای ئالانیان کردوڵێن ئێمە لەگەڵ هەرێمێکی بەهێزین لە ناو عێراقێکی فیدراڵە ئومەمی متحیدەش خۆمان نەزانین بۆ نمونە لام ڕێکەوتنی ئەخیری کە لەسەر دۆخی شنگال کراوە بەشدار بووە لە دانیشتەکە بۆیە هەموو لایەکیان لەگەڵەوەن کە عێراق استقرار بێت حکومەتی هەرێمی کوردستان و عێراق بگات بە ڕێکەوتن و بە تەفاومێکی تەواو لەسەر ئەساسی دەستوری عێراقی ئەوان لەگەڵەوەن وڵاتێکی هەمن و سەقامگیر بێت لە دۆخێکی سیاسی وادا کە عێراق ئێستا پێدا تێتە بەڕێت جێگیرتنی ڕەئی نەتەوەی گرتوەکان و ویلایەتە گرتوەکانی ئەمریکا کارێکی ئاسانە لە ئێستادا لەسەر ئەم بابەتە بەڕاستی ئەمریکا وەکو ئەمریکا ئەو هێزەیە کە باسی ڕوخانەوە کە عێراقی لە دەست باز ڕزگار کرد بە دڵنیایی ئەتوانێت کاری زۆر باش بکە و ئەفشار و زەختی خۆی بەکاربێنێ و حکوومەتی عێراقی ئیجبار بکات کە بۆ ئەوەی دۆخی عێراق سەقامگیر بێت و خۆشیان بۆ خۆیان وەکو ئەمریکا لەگەڵن یعنی هاوکاری عێراقن بۆی کە ئەو دۆخە لە عێراق ئەم دۆخە تێپەڕێنێ باشە کەواتە با قسێکی لەسەر هەرێم بکەین ئەگەر دۆخەکە لە عێراقدا بەهەر شێوەیەک بێت و ئەو مامەڵەی کە عێراق و پەرلەمانەکەی لەگەڵ کیانی سیاسی هەرێمدا دەیکات خۆ دەبێت دوجار حکوومەتی هەرێم و تەواوی لایەنە سیاسەکانش بۆ خۆی بەرنامەیەکیان هەبێت لە ئەنیکەم هەر چاوەڕی دەستی بەغدا نەبن بۆ منە باشترین حاڵەت باشترین بژاردە چییە لە دۆخێکی وادا حکوومەت پەنای پێبەرێت لە ئەنیکەم بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرەکانی ئێمە کۆرێمی کوردستان بەڕێی من هەنگاوی یەکەم کە دەست پێ بکەین بۆ تێپەڕانی ئەم دۆخە یەکێتی و تەبایی و یەکریزی ناو خۆمانە ئەبێت ئێمە لەسەر کۆمەڵێک خاڵی کە خزمەت بەنەتەوە و ئەم گەل و ئەم وڵاتەکات ڕێ بکەوین و حیزبە سیاسیەکان دەست بخەنە ناو دەستیەک بۆی کەم دۆخە تێپەڕێنێ ئەمە هەنگاوی یەکەمە دوام هەموو بینیمان لە کۆنفرانسە ڕاگەیاندنەکەی جەنابی کاگنێچی سەرۆکی هەرێمی کوردستان داوای لە نەتەوەی گرتوەکان کرد کە تەداخل بکە و پێشم وایە تەداخلی کردووە تا ڕادێک بەدەر لەمە بۆ بابەتی فرەچەشنەکردنی سەرچاوەکانی داهات ئەمە تا چەند گرنگە بۆی کە حکوومەتی هەرێم تەنها چاوی لە نەوت و دەستی بەغدا نەبێت یعنی کاتێوە نەهاتووە کە بۆ نمونە بە دیار بژاردەی دیکە و سەرچاوی دیکەی داهاتا بگەڕێ پێ دوایە ئەم کابینەیە دەتوانێت ئەمە بکات ئیتر بۆ لەمە دانەوەکانی داهاتووی ئێمە ترسیان لە موچە و بژێوی خۆیانیان نەبێ هەمومان نەزانین لە کارنامەی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت یەکێک لە بڕگەکانی کارنامەکەی هەمە چەشنکردنی داهاتی هەرێمی کوردستانە
بەچی بە بژانەوەی کشت و کاڵ و پیشەسازی و بازرگانی لە پاڵ نەوتە چکە بینیمان چیازمەیەک بەسەر مەسلەی نەوتە هاتووەوە ئەو وڵاتانەی کە تەنا اعتیمادیان لەسەر یەک مەزدەر بووە کە نەوتە هەموو تووشی قەرز و تا ڕادێک داڕمانی اقتصادی بووە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم کابینەیە زۆر بەجددی هەوڵەیە بۆ ئەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات واگەر دوێنێ ئاگاتان لێبێت لەوەی جەنابی سەرۆکی حکوومەت هەڵێ ئەتوانین و بە هیواین و کارەکەین بۆ 5 ساڵی تر حکوومەتی هەرێمی کوردستان بێ بە حکوومەتێکی ناناردەکردنی بەروبوومەکانی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان لەمەدا ئەم کارە تەنها بە حکوومەتی هەرێم دەکرێت یاخود لەمەدا هەم دووبارە پێویستی بە هەوڵی پەرلەمان وەک دامەزراوێکی تەشریعی هەم لایەنە سیاسەکان هەم پەرلەمان هەم وەزیرەکان یعنی تەواوی کابینەکە هەیە بۆ گەشتنی ئەم کەشتێ بە مەنزڵگەی خۆی یعنی لەمەدا جارێکی دیکە ئێمە پێویستیمان بەوە نییە هەم دووبارە بابەتی یەکڕزی ناوخۆی بکەینە دروشمی سەرەکی بۆ خزمەتکردن بەم قەزەیە بەڕێی من لە هەموو ڕۆژێکی حکومڕانی خۆمان بۆ خۆمان پێویستمان بۆ تەبایەیە پێویستمان بە یەکدەنگیە پێویستمان بە یەکڕیزیە بە تایبەتی ئێمە بینین حکوومەتی هەرێمی کوردستان لە سێ لایەنی سەرەکی پێکاتوە بۆیە پێویستە لە هەموو کەس زیاتر ئەو سێ لایەنە تەباو یەکدەنگ و یەکڕیز بن بۆ گەیاندنی ئەم میلەتە و ئەم وڵاتە بە ئەگەر نمونونەکە بچووکەمەوە بەڕێزت سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پارێزگای سلێمانی ئێوە بۆ خۆتان تو ئەم تەباییە ئەم یەکڕیزیە ئەم یەکدەنگە دەبینی بۆ خزمەتکردنی لایەنی کەم هاوڵاتیانی ئەم شارە ئەگەر نمونونەکە وا بچووکەینەوە تۆ لە ئەنجومەنێکی خۆدا ئەمە دەبینی تاکو لە حکومەدا چاوەڕێشتێکی وا بکەین ئەگەر پرسیارەکەەوە بۆ ئەنجومەنی پارێزگا بێت وەکو نمونەیە بەڕاستی نایشارمانی ڕەنگە تاکە دام و دەستگای هەرێمی کوردستان ینی با نەڵێم لە 100 بەڵام ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بۆ تەبایی و هاوکاریکردنی یەک بۆ خزمەتکردنی خەڵک ئەوەی کە پێمانەکرێت بەڵام بەداخەوە خزمەتکردنی خەڵک لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانانیە ئەم یەکتەبایی وەکدەنگە بۆ لایەنەکانی دیکەی حکوومەتیش ڕاستە تۆکو چاودێرێکی سیاسی و کەسێکی بە ئاگا ئەمە دەبینیت هەتاوەکو تەبا نەبین هەتاوەکو یەکریز و یەکدەنگ نەبین بۆ خزمەتکردنی ئەم وڵاتە بەڕاستی زۆر بە زەحمەت ئیشەکان لە بەرمانەڕۆ بەڵام کامومان تەبا بووین یەکریز بووین یەکدەنگ بووین بە پێ و کارنامەی کە دامانناوە بۆ کابینەکە هاوکاری کابینەکە بووین بە هەموو شەکانمان لەبەرە ڕۆت لەناو وڵاتی خۆمانە و بۆ خزمەتکردنی خەڵکی خۆمانە بە دڵنیایی شەکانمانەمەی جێبەجێ بێوە ڕۆت باشە کاک زیاد ئەم بابەتە ڕاکێشەمەنەوە بابەتێکی دیکەوە ئێستا ینی ئەم موچەیەکە حکوومەتی عێراقی نانێرێ بەشێک لە پەرلەمانتاران لە ڕابردوو بە ئێستاشەوە واژە و کۆ دەکەنەوە بۆ گواستنەوەی ڕاژەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێم بۆ سەر بەغدا یعنی دەمەوێ بە کورتی و بە بوختی پێم بڵیت کارێکی لەم شێوەیە تا چەند پاڵپشتە بە دەستوری یاسا ئەمەی کە دەکرێت تەنها چۆنەڵی نمایشێکی سیاسی و مزایدە چییە یان نەخێر شتێکی وا واردە بکرێت و دەقە یاسایەکانیش پاڵپشتی بابەتێکی لەم شێوەیە دەکات چۆن ئەم بابەتە پێشەکی حەزەکەمەوە بڵێم ئێمە هەمومان لە ئیعلام لە گفتوگۆی دەوڵەتان حکوومەتی عێراقی ئەمە بڕاوەتەوە حەلی کێشەی بینی هەرێم و عێراق لاولێرە هەنی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستانە ئەمە یەکلا بۆتەوە دوام ئەو برادەرانی کە لە پەرلەمان واژۆ کۆوەکەنەوە بۆ ئەوەی کە موچەی هەرێمی کوردستان بچێتە سەر بەغا خۆیان پێشەوە ئیشەکە بکەن من دڵنیام کازانن ناکرێت چکە حکوومەتی دەستوری عێراقی هەرێمی کوردستان هەرێمێکی دانپیانراوە لە سەر مستەوای عێراق لەسەر مستەوای وڵاتان و خەڵکی پشگیریەکان و زۆربەی وڵاتانیش دڵیان بە هەرێمی کوردستان و بە حکومڕانیەکەی هەرێمی کوردستان لە ڕووی پێشکەوتنەوە لە ڕووی کرانەوە دڵیان پێخۆشەوە ئەیانەوە بیکەن بە نمونەیەک
بۆ عێراق بۆیە بە دڵنیایی ئەوە ئەنی چۆن بڵێ گرەوکردنە لەسەر ئەسپێکی دۆڕاو ئەمە یەک دووەم لە دەستوری عێراقی بە پێی مادەی 170 و 120وانە هەرچەند من یاسایی نیم پێم وایە ئەو نادەستوریە و ناکرێت حکوومەتی عێراقی ئەوە قوبڵکە کە ئەو پەرلەمانتارانە بەتەماین باشە با لە خۆمان پرسین حکوومەتی عێراقی وتەبێژەکەی ئەڵێت شایستە دارایەکانی هەرێمی کوردستان 1 ملیار دۆلارە باشە بەچی بەوەی کە تۆ لە ساڵ 50 داهاتی ناوخۆی تەسلیمکەی نەوتی تەسلیمکەی ئەمانەمان لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوتوین چەندی ماوەتەوە 320 ملیار ئەم 320 میلیارەیە بەم حاڵە ئەمەمان پێکەن دوو مانگ جارێ و 40 ڕۆژ جارێ و ئەنجاوا لە پەرلەمانیش یاسای بۆ دەرەکەرکە نێرێنە باشە حکوومەتی عێراقی عەجەبە 900 میلیار دینار مانگانە چۆن وا لە خۆی نێرێ بۆ هەرێم لەسەر چه ئەساسێک کە هێشتا لەسەر ژمارەی موچەخۆری کوردستان ئێمە نەگەشتوین باشە کاک زیاد خۆ بابەتەکە هەر چۆنێک بیانی ئێستا واژەی بۆ کۆ دەکرێتەوە هەوڵێکی هەمەلایانە هەیە لەسەر ئاستی عێراق لەسەر کوردستان کە ئەم بەشی کە چەند پەرلەمانتارێک خەریکی ئەم بابەتەن کەواتە خۆ دەبێت ئامانجەکان لەمە هەبێت ئامانجەکە بەڕوونی بە دیاریکراوی چیە یعنی مای داخا ئەو مەندان پەرلەمانانەی کە ئەم مۆزوعیان جوڵانەوە و ئیمزای بۆ کۆکەنەوە و ئەچن بە خەڵک ئاگەڕێن بۆیان واژۆ بکە هەمیان کوردن و نوێنەری هەرێمی کوردستانن ئەمە جێگای داخە بەڕاستی بەڕای من ڕەنگە شتی شخصی خۆیان بێت هەمومان نەزانین لە عێراق هەڵبژاردننی پێشوەخت دەکرێت ڕەنگە والێکی بەنەوە بەم کاریان جارێکتر هەڵەبژێرنەوە ئەبنەوە بە ئەندامی پەرلەمان لە عێراق چکە هەمومان نەزانین وەزعی دارایی لارێم وەزێکی باش نییە ئەمە ناشارێتەوە خەڵک وەزەی خراپەیان ئێمە بەڕێی من خوتۆکەدانی ڕۆحی خەڵکی موچەخۆری هەرێمی کوردستانە و بەڵام بۆ لەسەر حسابی موچەخۆرێکی هەرێم بێت جا باشە خۆ هەموو ئەو بێویژدانیانی کاکرێن حەق نییە بکرێن وانە ئێمەژێکەکە لەو بابەتانە هەنی ئەوەی کە لە پەرلەمان کرا بێویژدانی و خەدر نەبوو بەرامبەر بە هەرێمی کوردستان شتێکی دیکەش هەر جێگەی سەرنج بۆ من بۆ نمونە هەر ئەندامێکی پەرلەمان کە لە فراکسیۆنێکێک لەو ئەندام پەرلەمانانەیە کە واژۆ کۆ دەکاتەوە بۆم بابەتە دەڵێ ئەمە ئەسڵەن هەر هەوڵێکی نەزۆ کەشتی شتێکی لەم بابەتە قەت ناچێتە چوارچێوەی بابەتێکی یاساییەوە کەواتە ینی هەر هاوپیشەکەی خۆی و هەم هاوپەیمانەکەی خۆی کە ئەو ڕەتیکاتەوەی تر بۆچی ینی پەنا دەباتە بەر کارێکی لەم جۆرە ئەمە پێ وانە ینی جگە لە چاواشەکردنی ڕای خەڵکی شتێکی دیکە نییە هەمومان نەزانینەوە دوسێ ساڵە لە بەغا چی مزایدە و مزایدەکاریەک بەسەر ئەم گەلە و حکومەتی هەرێمی کوردستان ناکرێت بەڕێی من ئەمەژێکێکە لەو مزایدە نەزۆکانی کەیکەن کە تەنا بۆ بەرژەوەندی خۆیان و ڕەنگە ڕازیکردنی دڵی خەڵکێک بێت بۆ بەرژەوەندی خۆیان تا ئێستا حکومەتی عێراق لەسەرم بابەتە بۆ چوونی چی بۆ ئەوەندەی ئاگادار بیت ئەوەندەی من ئاگادارمەوەی من متابایەکەم وەکو حکومەتی عێراقی لە هەوڵی ئەوایە کە چارەسەری ئەو کێشەیە بکات و ئەو یاسایەوەکو خۆی نەمێنێت چکە سەرۆکی حکومەتی عێراقی ئەنجومەنی وەزیران ئەڵێ دەو یاسایە نابوا بۆ شێوەیە دەربچێت هەنی هەموو لایەکەوان وەکو حکومەت هەست بۆ غەدراکرد هەوڵەکانی سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم بۆ ئەم بابەتە بەکوێ گەیشتووە کۆی ئاگادار بیت دەوتێت ڕەنگە بەم نزیکانە کە تازەترین لێدوان ئەوەیە لە زاری ئەندامێکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق کە ئەم بڕەپارەی ڕەنگە لەم ڕۆبەیانیە ڕەوانە بکرێت چی لەسەر مستەوای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و لەسەر مستەوای ئەنجومەنی وەزیران هەم سەرۆکی هەرێم و هەم سەرۆکی حکومەتی هەرێم بە بەردەوامی خەریکن لە گفتوگۆ و پەیوەندیکردنان واوەی دوێنێک کە بڵاو کرایەوە لەم یەک دوو ڕۆژە قەرارەکە ئەو بڕیپارەی 320 ملیارە بگات هەرێمی کوردستان و بۆی تۆزێکرێ بۆ موچەی موچەخۆرە وەک دوایین پرسیار بۆ ئەوەی
ئەم هەڵانەی کە بەرامبەر بە موچەخۆران و حکوومەتی هەرێم کرا لەلایەن پەرلەمانی عێراق و بەشێک لەلایەن شیعەکانی عێراق بۆ ئەوەی ئەمە کۆتایی پێبێت و ئیتر یعنی موچەخۆرێک لە ڕاڕایی گومان و دوودڵیدا نەژێک ئایا کاتی خۆی موچەکەی پێدەدرێت یا خونا دەبێت لە ساڵی داهاتووە کە یاسای بودجێ عێراق پەسەند دەکرێت دەبێت حکوومەتی عێراق و شاندی حکوومەتی عێراق کە دەچێتە بەغدا دەبێت لەسەر چی قسە بکات چی بکات ئەبێ ئەمە لەسەر دوو مستەوا بەڕێی من خەریک بین حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق و حیزبەکانی هەرێمی کوردستانیش بە یەکدەست و تەبایی لەگەڵ ئەحزابی عەرەبی و شیعی عێراقا قسە بکەین بۆی لە دانانی یاسای بودجەی ساڵی 2021 تووشی ئەم گێرەوکێشە و چەڵەمانە نەبین و بە یەک جار یاسا و بودجە ببڕێتەوە و هەرێمی کوردستان هەموو مانگێک بەشی خۆی لە بودجەی عێراقەوەی کاگەین بە ڕێکەوتن نەتیجە وەریگرێت. زۆر سپاس بۆ کاک زیاد کاکە ڕەزا سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای سنەمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆیەوە سەرکەوتوە بینەرانی بەڕێز و خۆشەویستە هاتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە هەشاد و کامەران بن.